بە ئامادەبوونی وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی تری ئەنجامدا. 19 پرۆژە لە کار وەستاون، 50 پرۆژە بەردەوامن، 10 پرۆژە هەڵوەشاونەتەوە، 50 پرۆژە پێوانەی کۆتایی بۆ نەکراوە. لە سەرەتای کۆبوونەوەکەدا لیژنەی ئاوەدانکردنەوە راپۆرتێکی تایبەتیان لەبارەی پرۆژەکان لە هەرێم پێشکەش کرد. بەپێی راپۆرتەکان لە هەموو کوردستان تەنها 50 پرۆژە بەردەوامن لە کارکردن کە بەشێکیان پرۆژەی بچووک و مامناوەندن. لە بەرامبەردا 10 پرۆژە هەڵوەشاونەتەوە و 19 پرۆژەی استراتیجی لە کارکردن وەستاون و 50 پرۆژەش پێوانەی کۆتاییان بۆ نەکراوە و 12 پرۆژەی تریش پاکتاوی دارایی بۆ نەکراوە. و چەندین پرۆژەی گرنگی ڕێگەوبانیش هەیە بڕیاری لەسەر دراوە بەڵام بودجەی بۆ دیاری نەکراوە. لەگەڵ ئەوەشدا تاکو ئێستا سندوقی پاڵپشتی دارایی لە پرۆژەکانی ڕێگەوبان و بیناسازی کاران نەکراوە کە پێویست بوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو سندوقا کارا بکرایە. نەبوونی یاسای بودجە گرفتێکی گەورەیەوە. بە قسەی وەزیری ئاوەدانکردنەوەش سەرچاوەی هەموو ئەو کێشانە نەبوونی پرۆژە یاسای بودجەیە کە ماوەی 8 ساڵە نەهاتووە بۆ پەرلەمانی کوردستان. لە گرفتە سەرەکیەکان نەبوونی یاسای بودجەیە، یعنی ئەوە گرفتێکی سەرەکیە بۆ حکوومەت بۆ هەموو وەزارەتەکان، چونکە یاسای بودجە ئەگەر بوونی هەبێت بەرچاوی ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان ڕوونترە بێت چۆن ئەرکەکانی خۆیان جێبەجێەکەن. بەداخەوە لەوە ناچێت ئەم ساڵ فریای ئەوە بکەین کە یاسای بودجەمانە بێت. بۆ ساڵی 2022 بەپێی ئەوە سەنگاندانەی ئێمەمانە لە ئەنجومەنی وەزیران زەحمەتە بتوانین یاسای بودجە لە ئامادە بکرێت بۆ ساڵی 2020. بەڵام لە بری یاسای بودجە پلانێک ئامادەکرا و پلانی ساڵی 2022 کە ئێستا لە ئەنجومەنی وەزیران هەموو وەزارەتەکان گەڕانویانەتەوە. ئومێدەوارین هەفتەی داهاتوو پلانی ساڵی 2022 پەسەند کرێت. لە نێوهۆڵی پەرلەمان زیاتر لە 65 ئەندامی پەرلەمان پرسیاریان ئاراستەی وەزیری ئاوەدانکردنەوە کرد. زۆرینەی پرسیارەکان لەبارەی پرۆژە تەواو نەکراوەکان و ڕێگەی ئاسنین و یەکەکانی نیشتەجێبوون و پرۆژە خزمەتگوزاریەکان بوون. بە بڕوای پەرلەمانتارانیش وەڵامەکانی وەزیر وەڵامی لاستیکی بوون و گرفتی پرۆژەکانی بۆ نەبوونی نەختینە و بودجە گێڕایەوە. ڕێگاکان زۆر خراپن بۆ هاتووە بوونەتە هۆی هۆکاری ڕووداوی نەخوازرا و ساڵانە بەڕاستی هەزارها کەس و سەدان کەس ئەبێت قوربانی لەم ڕێگایانە. دیارە لە ڕووی وەڵامەکانەوە بەڕێزیان وەڵامیاندایە و بەڵام ڕاستی وەڵامەکانیان ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە ئەویش قەناعەتی هەبوو کە نەبوونی بودجە هەم لە پەرلەمانی کوردستان هەم بۆ وەزارەت و حکوومەت هۆکارێکی ڕئیسی بۆی کە وەزارەتەکان دەست بەستراوە ناتوانن ڕۆڵی سەرەکی بژێرن لە چارەسەرکردنی و گرفتانێکە هەیە. وەزیری ئاوەدانکردنەوە وەڵامەکانی یایە بەڵام وەڵامەکان دەتوانم بڵێم مەتاسی بوون زیاتر، ینی جوابێکی مقنع نەبوو بۆ ئێمە بەرەوەی هەموو بابەتەکانەوە بێ خێنە پلانەوە و لە پلانایە و ئیشی لەسەرەکەین هەر جوابە کۆنەکان و پاشەوەش لە گرفتی ئەوانیش ینی وەزارەت ئەوەی ئێمە تێگەشتین ئەو نەختینەیە بوو کە ئەنجومەنی وەزیران بۆی سەرف ناکات وەرکاتێ پارە لە بەردەستیا بێ ئەو ئامادەی ئیش بە پارە لە بەردەستیانە بێ گرفتەکە لێرەیە پارەکە داهاتەکە سەرف ناکرێتەوە بۆ وەزارەتەکان تا بتوان کاری خزمەتگوزاری لەگەڵ هاوڵاتیانە بکەن. پرۆژەکانی نیشتەجێبوون و یەکەکانی خزمەتگوزاری لە ساڵی 2014ەوە ڕاگیراون کە بەشێکیان بە ڕێژەی لە 150 بۆ لە 180 تەواو بووە، بەڵام حکوومەت و دوو کابینە یەک لە دوای یەک ئامادەی تەواوکردنی ئەو پرۆژانە نین بە بیانووی قەیرانی دارایی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.